بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەی ئەم کاتتان باش. هەمیشە و لە ناوەڕاستی نیساندا یادی تاوانێکی گەورەی مێژووی مرۆڤایەتی دەکرێتەوە کە دژ بە گەلی کورد ئەنجام درراوە. ئەو تاوانەش ئەنفالە. ئەم ساڵ 24 ساڵ بەسەر جینۆسایدی گەلی کورددا تێپەڕ دەبێت و زیاتر لە 2 دەیەش بەسەر تەمەنی حکوومەتێکی کوردیدا گوزەر دەکات. ئێمە لە گفتوگۆی ئەم جارەماندا باس لە ناشرینی و قێزەوەنی تاوانەکە ناکەین، چونکە تەنها بەناوهێنانی بە کۆمەڵکوشتنی زۆرتر لە 250,000 کەس و بێسەر و شوێنبوون و بەجێمانی هەزاران منداڵی بێدایک و باوک و وێرانکردنی ئەو هەموو گوندانە و تێکدانی سروشتی کوردستان و گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە بەسە بۆ ئەوەی لە قەبارەی ئەو تاوانە بگەین کە لەلایەن ڕژێمی بەعس و سەددامەوە دەرحەق بە گەلی کورد کراوە. بەڵکو کۆبوونەوەی ئەمڕۆمان لە بەرنامەی بەکراوەییدا بۆ ئەوەیە خاڵ بخەینە سەر وشەکان و وەڵام بۆ ئەو پرسیارانە وەربگرینەوە کە زیاتر لە 2 دەیەیە کە سوکاری ئەنفالکراوان دەیکەن. لێرەدا دەبێت بپرسین ئایا دوای تێپەڕینی 24 ساڵ بەسەر ئەنفالدا چی بۆ کە سوکاری ئەنفالکراوەکان کراوە؟ لە ئێستادا کە منداڵێکی کۆرپەی کاتی ئەنفال 24 ساڵی تەمەنە، ئایا حکوومەتی هەرێم چی بۆ ئەو گەنجە کردووە و تا چەند توانیوێتی ئاسەواری بێباوکی و دایکی و تەنهایی و خەم و نەهامەتیەکانی بۆ بسڕێتەوە؟ ئایا لایەنە پەیوەندیدارەکان توانیویانە ژیانێکی شەرەفمەندانە بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان دابین بکەن لە کاتێکدا لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو ژنانی کەسوکار ئەنفالکراو ناچار بوون لە بازگەکاندا بەرگەی سوکایەتی سەربازەکانی سەددام بگرن تەنها لە پێناو پاروو یەکنان بۆ ڕۆڵەکانیان؟ ئایا جێی خۆی نییە بپرسین حکوومەتی هەرێم تا چەند توانیوێتی هەوری خەمیان بڕەوێنێتەوە؟ ئایا ڕاستە کە بەرپرسانی ئەم هەرێمە تەنها بە مەراسیمی سۆزدارانە و پاڕانەوە دەیانەوێت ئەنفال بە جینۆساید بناسێن و ڕێگای عملی و کرداریان نەگرتوۆتە بەر؟ بۆچی تا ئێستا نەتوانراوە قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری ئەنفالکراوەکان بکرێتەوە و ئایا کەسوکاری ئەنفالکراوان تاکەی چاوەڕێی ئاوەدانکردنەوەی گوندەکانیان بکەن؟ لە کاتێکدا تەنها یادگاریەکی بەجێماو بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان گۆڕە بە کۆمەڵەکانە، بۆ تا ئێستا دەست و برنەکراوە لە گێڕانەوەی ئەو ڕووفاتانە بۆ زێدی خۆیان؟ دەوترێت کە تاوانباری وا هەیە لە کەیسی ئەنفالدا کە چەندین پاسەوانی هەیە و موچەش لە حکوومەت وەردەگرێت. ئەمە تا چەند ڕاستە و گەروایە بۆ؟ ئایا بەرپرسانی هەرێم چیان کردووە بۆ دەستگیرکردن و پاشان بە دادگاگەیاندنی ئەوانەی پێیان دەوترێت مستەشار و چاوساغی ئەنفالچیەکان؟ ئایا کەسوکاری ئەنفالکراوان حەقی خۆیان ئەگەر بڵێن داڵدەدانی تاوانبارانی کەیسی ئەنفال خۆناغی نۆهەمی پرۆسەی ئەنفالە؟ بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم جارەیان بەرنامەی بەکراوەیی تایبەتە با قسەکردن لەسەر کەیسی ئەنفال و بەرەو پێشچوونی ئەو کەیسە چ لە کوردستان بێ یاخود لە بەغدا. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست، وەکو لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێکرد، بەرنامەی بەکراوەی ئەم جارەمان تایبەتە با قسەکردن لەسەر ئەنفال وەکو کەیسێک و وەکو تاوانێک و هاوکات خزمەتکردن و ڕێزگرتن و دڵسۆزی بۆ کەسوکاری ئەوانەی کە ئەنفال کراون و باس لەوە شەکەین کە ئەو کەسانەی کە پێیان دەوترێت مستەشار یاخود ئەوانەی کە تاوانبارن لە کەیسی ئەنفال ئاخۆ دادگایکردنیان و ئەو بڕیانەی سەبارەت بە ئەوان دراوە گەیشتووە بەکوێ. بۆ بەرنامەی ئەمڕۆژمان میوانداری هەریەک لە مامۆستا ئارام وەزیری شەیدان و ئەنفالکراوانی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. هەروەها کاک لەتیف فاتیح فەرجکە وەکو نووسەر بەشدار دەبێت لەگەڵمانە. کاک ئەحمەد مەجید بەرپرسی نووسینگەی باشووری ڕێکخراوی چاودێری کوردۆسایت چاک ئامادەیە لەگەڵمانە. هەروەها کاک عادل عەبدوڵڵا پارلەمانتاری عێراق و جێگری لیژنەی شەهیدان و قوربانیان و زیندانیە سیاسیەکان لە پارلەمانی عێراق. هەموو لایەک بەخێر بێن. بەڵێ لێرەشدا جێی خۆیەتی کە بە خێراتنی ئەو هەموو میوانە بەڕێزانە بکەم کە ئەمڕۆ لە دەڤەری گەرمیان و لە چەمشەماڵەوە ئەرکیان کێشاوە ماندوو بوون بۆ ئەوەی لە بەرنامەکە ئامادە بن و خزمەتێک بە بەرنامەکەی ئەمڕۆ بکەم. بەڵێ پێم خۆشە لێرەدا ئاماژە بەوەش بکەم کە یەکێک لەو کەسانی کە تاوانبارە لە کەیسی ئەنفال ئامادەی خۆی دەربڕی بوو کە لە بەرنامەکە
حاضر بێت بەڵام ئێمە وەکو ڕێزێک بۆ کەسوکاری ئەنفالکراوان و وەکو ڕێزێک بۆ میوانەکانی سەرمێزی بەرنمەکەم ئێمە لەو بڕیارە پاشگەز بووینەوە و لە بەرنمەکەمان ئامادە نەبوو. مامۆستاگیان بەخێربیت دووبارە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم پرسیارێکی تەقلیدیە. حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی و وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان بە تایبەتی چی بۆ ئەنفال کردووە وەکو کەیس و وەکو خزمەتکردن بە کەسوکاری؟ بڵێ زۆر سپاس خۆی ئەبێ ئەمە ئەوە بڵێنەوەنی هەمیشە کاری پێویست ناکرێت بکرێت بۆ خاوەن شەهید کە شەهید ناجێڕێتەوە و قەرەبووی شەهیدیش قەت ناکرێتەوە شتێکە من ناگەین پێی. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵی داوان لە چۆرچەوەی توانای خۆی کە لەسەر بودجەی هەرێمە یەک وزارەتی تایبەتی تەرخان کردووە ئەمەش زۆر باو نییە لە شوێنانی تر بۆەوەی بە ئەو ئەرکان هەڵسێ بۆ خزمەتگوزاری کەسوکاری شەهیدان لە چوارچێوەی یاسای دیاری کردو یاسا ئەرکەکانی ئەمی دیاری کردووە بۆ خزمەتگوزاریەکان بە ئەوەی کە باز بکرێت موچەیە بڵین بۆ بژێوی ژیان ئەوە گرنگە کە کەسێک باڵێن بژێوی ژیانی لەدەستەدا لە ئەولایەتی ژیانە ئەوە دابین کراوە بۆ وارسی شەهیدان. هەروەها موچەکە بمبورە موچەکە ڕێژەی چەنە؟ خۆی موچەکە لەوێ سێ پۆلی شەهید هەیە ئێستا کە لە یاسای ئێستەیە ئێمە هەموارمان کردێتەوە جیاوازی هەیە. شەیدی سەنگەر هەیە جێنۆسایت هەیە هی هاوڵاتی هەیە. شەهیدی سەنگەر باڵێن بنەڕێتەکەی 500 و جێنۆسایت 450 و 180 هزاریشی هاوڵاتیە بەو شێوەیە دیاری کراوە دابین کراوە. ئەمە یەک دوو یەکەی نیشتە جێبوون و زەوی ئەویش چەند هەڵمەتێک دەستی پێ کردووە ئێستا ئەو بۆی وارسانی ئەنفال کە زیاتر ڕاستی تەرکیز کراوەتە سەر ئەنفال زوربەی جێبەجێ کراوانی ئەو ئاماری ئێمە لەمانە. جگەلەوە هاوکاری تەندروستی بۆ نەخۆشەکان بە چەندین شێوەی جیاجیاوان نەشتەرگەریەکەن قەرەبووی هەندێک لە پارەکان نەکرێتەوە بە پێبەڵگەکان ئەنێرن نەخۆشخانەکان ئێمە چەندین مرکەی تەندروستیمان هەیە وەزارەت کە بەردەوام ئەوە خزمەتگوزاری پێشەشەکە چەند وەزبەیەکەوانی بەرکەوتوانی چیمیاوی نێردراون بۆ ئێران ئەو هاوکاریانە هەیە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی خوێندنەوە بۆ ڕۆڵەکانی شەهیدان ئەویش کۆمەڵێ بەڵێن ژمارەیەک ئێستا کە بڵێن تا ئێستا 2539 هاوکاری کراوە بۆ ئەوەی نەشتەرگەری بەڵام بۆ خوێندکاری 2000 زیاترە بڵێن بۆ شەهیدانی جینۆسایدیش ئەمانی ئەنفالکراون وەکو شەهیدی جینۆسایت جێنکەڵی جینۆسایت ئەوانەی با بڵێن بەرزانیەکان ئەوانەی لە بڵێنە پرۆسی کۆمەڵکوژی تر بازانیەکانە ئەوی فعلیەکانە هەر پرۆسەیەکی کۆمەڵکوژی ئەوە کە پێناسی جینۆسایت بیگرێتەوە ئەوەیە کە گەورەتریان ئەنفالە. هاوکاری خوێندن بۆ ڕۆڵەکان ئێستا ژمارەی زۆر لە خوێندکارانە قوتابیانە لە زانکۆی کە ئەهلیە خوێنن بەشێ لە پارەکەیان بۆ سەرفەکرێتەوە نیوەی داوامان کردووە هەڵبەتە زیاد بکرێ. مەشقی پیشەیی هەیە ئەوەش لە بنکە هەیە مەشقی پێشەی کەسوکاری شەهید ئەچن فێری هەندێک باوڵێن پیشە ئەبن لەوێ و خزمەت گوزاریت لە ڕووی گۆڕە بە کۆمەڵەکان کە جۆزاجێگەی گلەیە بەڕاستیم خۆشم هەرە تێبینیم هەیە کە ئێمە ئیشی زیاتر بکەین ئەوە چەند گۆڕێکی بە کۆمەڵ هەدراوت هێناورێتەوە ئێستا کار لەسەر بەرنامی ترمان هەیە بۆ بەگۆڕکردنی ئەو پێداویستیە. ئەمانە هەندێکن لەو کارانی کراونسایدیشەوە بە نێونەتەوەی ناسادانویش هەندێک کار کراوە بەڵام پێویستمان بەکاری باشتر هەیە. بەڵێ دێنە سەر ئەوانش یەک بەیەکی ئەو مەسەلانە کە تایبەتن بە کەیسی ئەنفال ئێمە قسەی لەسەر دەکەین بە هاوکاری برادران. بەڵام مامۆستا بەنسبەت ئەنفالەوە ئەوانەی کە ئەنفال کراون تا ئێستا ئامارێکی ورد لە بەردەستە بزان ژماریان چەندە؟ بەڵێ خۆی ئاماری تەواو نییە و ناشبێ من ئەوە ڕێی خۆمە بۆ با ئێمە بەراوردی ئەو کۆمەڵکوژانە بکەین لە دنیای کراون ینی هۆی هەیە ئەمە کاڵین وایە بۆی چاوەڕوانیشی ناواقعیمان نەبێ جوولەکەکان بڵێن ئەڵێن 6 ملیۆن ئێستا ژمارەیەکە ئەوانی ڕەوەنداڵێن 800,000 ئەوانی بۆزنیا ئەڵێن ئەوانن کە لە هەرومەرجێکە بڵێن ئەوانە شەهید کراون ئەوانی ئەوە ئەو ژمارانەش ماونەتەوە ینی ئەوەی ئەرمەنیەکان ئەوە هەر شوێنێکەیەک دیارە هەموو کۆمەڵکەوژیەکان لە هەرومەرجێکە کراون کە دوژمنی ویستێتی داری ئامار بپۆشێ ئەوە هەوڵداد کەمی کاتەوە من ڕژێمی باس سەروای کرد لە گفتوگۆکانیش لەگەڵ ئێمەیە باوڵێن هەروای کردووە لەو کاتێک کە ئەو کۆمەڵکوژانی لە کوردستان بوون یەک عێراق تا ئێستش ئامارێکی نییە ئێستا عێراق دانیشتوانی عێراق ناتوانین بڵێ ئامارێکی تەواوی هەیە نیەتی ئەمە ئەوە مارانەی کوردەتی لەسەر بنچینی سیاسی و باڵێن ڕەگەزپەرستی بووە لادیەکانمان ئەو کاتە ژمارەی زۆرن هەر ناسنامەشیان نەبووە هەندێکیان لەو ماڵانە هەر بە تاوەتی تیاچوونانی بڵێن شوێنەواریان نەماوە هەندێکی ئاوارە بوون و دوور کەوتونەتەوە
ینی هەندێک هەیە ئامار بە پێی وارس هەیە ئێستا کە زیاتر لای ئێمە ئەو ئامارە بەڵام بە بڕاو بۆچوونی خۆم ئەوە وەکو باڵێن کارکردن لەسەر ئامارکە لە هەلومەرجێکە ڕوەدا کەی ئەتوانی ئەو ژمارەی کە ئەو کاتە بەپێی ژمارە ئەو هەموو گوندانی کە وێرانکران 1970,000 بەڵام ئامارێک شێ باس لەوا کاڵێت بڵین 1970,000 زۆر کەم وترا و 250,000 هەمووی ئەو کۆمەڵ کوژەکانی دنیاوەکە وتم ئەوەی جوولەکانە ئەرمەنیەکانە ئەوانەی ڕەوەندەکانە هەمووی خەمڵاندنە یعنی هیچی لەو کاتەیە ئامار و سیستەمی ئامار و دامەزرای ئامار نەبووە لەوێ ئەو هەموو جوولەکەی بژمێری ئەم هەموو ڕەوەندەی بژمێر بەڵام تەخمینێک کراوە مەزەندەیە کراوە کە نزیکە لەواقع کی ئەم مەزەندەی کرد مامۆستا بمبورە ئێمە لە نەوەتەکانەوە لە سەرەتای نەوەتەکانەوە هەر جارێک کۆبوونەوەیەکە بوو دەوترا 182,000 کەسی ئەنفال کراوە و تەنها چەند ساڵێکی کەم بەسەر پرۆسەکەیە تێپەڕی بوو کێ بوو ئەم خەمڵاندنەی کرد ئەو خەمڵاندن لەناو کە پەیدا بوو ئەو کاتە بڵێن کاتی پێشمەرگایەتی بوو ئەو کاتە بڵێن کە ئەنفالەکان کرا بزنەوەی ڕزگاری خوازی کوردستان لە کاتی پێشمەرگایەتی و ئەویستریشرا کار لە دەرەوە بکرد لەسەر نیونەتەوەی ناساندنی ئەو جنۆسایدا ئاشکرا بێ ئەو کاتەدا پۆشینێکی تەواو هەبوو لەسەر ئەو تاوانانی لە کوردستان ئەکرێنێنی کۆمەلگانی و دەوڵەتی بەڕاستی ئەو کاتە ئاراستەی وابوو کە و شتانە داپۆشێت و نوکۆلی لێ بکاتەوە باتشی نەکات لەگەڵ بەرژەوەندیان لەگەڵ ڕژێما هەبوو ئەو کاتە تۆ بە ژماری ئەو قورسایی ئەو گوندانێک کە هەموو وێران بوون و هەموو ئەنفالکران و گوازرانەوە ینی تۆ ئەتوانی لە ئامارە شتێک هەیە تۆ تێگڕایەک وەرەگری یعنی ئەو لە ئاماری گشتی لە زانستی ئامارە هەیە هەندێک تێگراوەگری هەتا باوڵێنەسی ڕاپرسیشەکەی هەندێک تێگڕاوەرەگری ئەمە تێگڕایەک بوو لەو کاتەیە کرا و ژمارەیەکە ماوە هەروەکەوەکانی میلەتەکانی تر بڵێ مامۆستابەر لەوەی بڕۆمە لای میوانێکی ترم پرسیاریەوە کەم هەموو واریسێکی ئەنفال پێدانی زەوی گرتوویەتەوە لە ئێستاە هەمووی نێگرت و تا بەشێکی ماوە ئەوانەی ئەنفال زۆری یانیکو زۆربەی کراوە کەمێکی ماوە ئەمە هەوڵە دێنیتر لە ئەم ساڵ یەک بودجەی لەسەر بودجەی باڵێن هەرێم دوو بودجەی تایبەتیش لە هەوڵ تەقەلادان بۆ ئەوی بتوانین بە زووتری کان ئەو پرۆسەی خێرا بکەین بەڵام ئێستا جێگایەکی وەکو ئەوەی کە پێشتر پێوترا سمود و ناحێ ڕزگاری ئێستا کێشەی تاپۆیان هەیە هەی ناتوانن مستەفید بوون و سوودمەند من لە پێشینەی خان و بەرەو سولفەی عقار چونکە تاپۆیان نییە ئایا ناکرێت ئیسیسنا بۆمانە بکرێت ینی مەسەلەکان لەم ماوەیە هەڵمەتێکمان دەست بە زۆر لەو کارانەمان کرد لە چەمچەماڵ شوێنی ترەوانە کێشەی تاپۆ هەبوو ژمارەی زۆرمان کردو ئەوەکانی کەشەکەین ئەوە لەگەڵ شارەوانەکان خەریکین چەندین دانیشتمان لەگەڵ بە ڕێزۆزی بەڵێنە بە کەس و کاریان بەجددی ئەوەی لە چوارچەوەی یاسای شارەوانی بێ ئێمە هەوڵەدەین و بەجددی ژمارەی زۆر کراوە ئەوەی تریشی هەوڵی بوو بەڵێ زۆر سپاس کاک عادل دیەمە لای تۆ جەنابتەن پارلەمانتارن لە پارلەمانی عێراق بەرەو پێشچوونی ئەم کەیسە لە پارلەمانی عێراق تا چەند دڵخۆشکەرەیە ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانی عراقیەوە هەیە تا ئێستا سەبارەت بە ئەنفال بڕیارێک لەم خولەی پەرلەمانی ئێستادا دەرچوو بۆی کە کەیسی ئەنفال بە جینۆسایت هەژمار بکرێ بەڵام تاوەکو ئێستا ئەوەی کە پێویست بێ بۆ کەسوکاری ئەنفال کە پرۆژەیەکی یاسا یاخود پێشنیارێکی یاسایە لەناو پەرلەمانی عراقی دەنگی لەسەر بدرێ تاوەکو ئێستا هیچ شتێک نەکراوە ئێمە دوو پێشنیاری یاسامان لەلایە یەکیان سەبارەت بە کەسوکاری شیمیابارانی هەڵەبجەیە لەناو لیژنەی ئێمەدا بوونی هەیەەوە پێشنیارێکی تری پەرلەمانتارانی کوردە لەناو پەرلەمانی عراقی بە دامەزراندنی سندوقێک بۆ کەسوکاری گۆڕە بە کۆمەڵەکان یاخود مەقابری جەماعی خرایە دەنگدانی یەکەم بەڵام دوای ئەوەی کە لەلایەن هاوپەیمانی نیشتیمانی و لیژنەی داراییەوە باس لەوە کرا کە ئەو پێشنیارە یاساییانە یاخود ئەو پرۆژانەی کە عەبئی مالی دروستەکە تەکلیف لەسەر حکوومەت دروستەکە ئەبێ مشاوەرە لەگەڵ حکوومەت بکرێ وەزیری کاروباری ئەنجومەی نوێنەران سەفادینی سافی ئامادە بوو ئەویش ڕەخنەی لە پرۆژەکەت پێشنیاری یاساکە کرد کە ئەبێ گفتوگۆ لەگەڵ حکوومەت بکرێ ڕاوێژ بە حکوومەت بکرێ بۆی یاسایەکە پەسەند بکرێ دەتوانم بڵێم لەم خولەی پەرلەماندا دەتوانین پرۆژەیەک بۆ کەسوکاری ئەنفال یاخود بۆ گۆڕە بۆ کۆمەڵەکان لەناو پەرلەمانی عراقی بە هەوڵ و هەمەتی کوتلە سیاسیەکان پەسەند بکەین پێشنیارێکی تر هەیە کە لایەن مامۆستا ئارام و وەزارەتی شەهیدان کە توانم بڵێم پرۆژەیەکی زۆر گشتگیرە پرۆژەیەکە بە شێوەیەک داڕژراوە لایەن شارزانی بواری یاسایی کە جۆرێک لە یاسایەکی ئیتیحادیە تەنها تایبەت نییە بە کەیسی ئەنفال
کارێکی زۆر باشیان کردو ئەگەر بێت و ئەم پێشنیارە یاسایی کە ئەوان ئەینێرن بۆ پەرلەمانی عراقی تەنها تایبەت بێ بە هەرێمی کوردستان متمانە بەدەست نێنێ لە ناو پەرلەمانی عراقی بۆیە بە شێوەیەک دانڕشتووە کە پێم وایە یاسایەکە بە ناوی جەبر الأضرار الناجمة عن النظام البائد قەرەبووکردنەوەی جەبر و تعویض فەرقی هەیە جەبر یعنی گەڕانەوەی مستەڵەحێکی یاساییە گەڕانەوەی دۆخەکان بۆ پێش خۆی تعویزی شەگرێتەوە تعویزی مادی و تعویزی معنەوی ئەم پرۆژە یاسای ئەگەر یاخود ئەم پێشنیارە یاسای ئەگەر بێتە ناو پەرلەمانی عراقی باشترین یاسایە بۆ کەسوکاری قوربانیانی ئەنفال یەکشتی تر هەیە ئەوەی کە من ئاگادار بم لەلایەن حکوومەتی عراقیەوە مەبلەغێک پارە کە لەسەر چاوەیەک و بیستومە نزیکی 8 میلیارد دلار تەرخان کراوە لە ساڵی 2007ەوە بۆ کەسوکاری ئەنفال بەڵام و تەکید لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانی عراقی کراوەتەوە بەوەی کە بۆ ئەم پارەیە خەرج نەکراوە داوای کردووە کە پرۆژە یاسایەک یاخود پێشنیارێکی یاسایی لەناو پەرلەمانی عراقی لە 2007ەوە داوای کردووە لە 2007ەوە ئەم پارەیە تەرخان کراوە کەی داوای کردووە کە پێشنیازێکە بێ بۆی پارەکە سەرف بکرێت پێم وایە لە ساڵی 2009 تاکید کراوەتەوە کە ئەم پارەیە بوونی هەیە توێتی بەڵێ ئەم پارەیە بوونی هەیە بەڵام پێشورە مەبەستم ئەوە بوو ئێوە وەکو نوێنەرانی کورد لە بەغدا لەکەیەوە ئاگادارن کە ئەم مەبلەغە پارە زۆرە تەرخان کراوە دەبێت پرۆژەیەکە من ئەم ساڵ ئەم زانیارم دەستکەوتووە پەرلەمانتاری ئەم خولەم هەنگاونانەکە ئەوەیە کە ئێمە دەبێت پێشنیاریەکی یاسایی یاخود پرۆژەیەکی یاسایی پرۆژەی یاسایی وەکو زانیاری یا خود لە ئەنجومەنی وەزیرانەوە دێت بەپێی دەستوری عراقی یان ئەبێ لە ئەنجومەنی وەزیرانی عراقیەوە بێت بۆ ناو پەرلەمان یاخود لە سەرۆکاتی کۆمارەوە بێت بۆ ناو پەرلەمان و پێشنیاری یاسایی پەرلەمانتار ئەتوان واژۆ کۆ بکەنەوە پێشنیارێکی یاسایی پێشکەش بکەن ئەم پرۆژەی کە ئەم پێشنیارەی کە وەزارەتی شەهیدان ئامادەی کردووە پێشنیاری یاساییە پرۆژە نییە ئەنێردەی بۆ ناو پەرلەمان کاتێک کە پەسەند دەکرێت لەلایەن حکوومەتی عراقیەوە هەنگاو دەنرێ بۆی پارەی تەرخانکراو بۆ ئەم پێشنیارە یاسایی جێبەجێکرا بەڵام ئەمە کارێکی ئاسان نییە تێپەڕاندنی هەر پرۆژە یاسایەک هەر پێشنیارێکی یاسایی پێویستی بەوەیە کە پشتیوانی هەموو کوتلە سیاسەکانی ناو پەرلەمانی لەگەڵ بێ ئەگەر ئێمە وەکو پەرلەمانتارانی کورد کە نزیکەی 6 پەرلەمانتارین لە هیچ پرۆژەیەکی یاسایی لە هیچ پێشنیارێکی یاسایی ئەگەر دژیشمان بێ ناتوانین بیوەستێنین ئەگەر تەوافقاتی سیاسی نەبێ بۆیە پێویستیمان بە پشتیوانی بە تایبەتی هاوپەیمانی نیشتیمانیشی ئەیە لەبەرەوەی بەڕاشکاوی دەیڵێم هەندێک پەرلەمانتار لە ناو لیستی عراقیە دەتوانە بڵێم تا ئێستاش بە هەمان بیرە شۆڤێنیەکەی جاران بیر دەکەنەوە و تەنانەت دان کەواتە تا چەند ڕاستە کە سەرۆکی پارلەمانی عێراقیش بە مەبەست کار لەسەرم کەیسە ناکات هەلەوانەیە تاڕادەیەک هەڵبدا بۆی لەلایەن لیژنەکانەوە بڵین هەموو ئیش و کار و یاسا و ڕێساکان ئاراستە کراوە بەڵام بۆچی تا ئێستا هەنگاوی جدی و عملی بۆ نەدراوە سەرۆکی پەرلەمان کاتێک کە پێشنیارێکی یاسایی یاخود پرۆژەیەکی یاسایی دەسێتە بەردەم دەتوانێت بە ئەنقەست تەخیری بکە لە ڕێگەی هەندێک حیەلی یاسایی بۆ دەبینێتەوە بۆ نمونە لەسەری ئەنووسێ ڕاوێژکاری یاسایی خۆم ڕای خۆت لەسەر ئەم پێشنیارە یاخود ئەم پرۆژەیە لە کاتێکدا کەوا پێویست دەکات بنێردرێ بۆ لیژنەی یاسایی ڕاو بۆچینی خۆی لەسەر ئەم پرۆژە یاسایی خود ئەم پێشنیارە یاسا دەکەواتەوە گەشتونەتەوە بڕوایی کە ئەمە بە مەبەست و بان قەستەکرێت سەبارەت بە کەیسی ئەنفال تاوەکو ئێستا شتێکی فعلیمان نەخستۆتە بەردەست بۆی بڵین دوای دەخە چاوەڕوان دەکەین کە ئەم پرۆژەی یاخود ئەم پێشنیارەی وەزارەتی شەهیدان بگات بۆ ناو پەرلەمان و بیخەینە بەردەم سەرۆکاتی پەرلەمان بەڵام وەکو باسم کرد پێویست بەوە دەکات کە توافقێکی سیاسی پشتیوانیەکی سیاسی سەرکردایەتی سیاسی کورد لە پشت ئێمەوە بێت کاک لەتیف دێمە لای تۆ کاکات لە قسەکانیە دەڵێت پێویستمان بەوەیە کە تەوافقێکی سیاسی هەبێ بۆی کەیسی ئەنفال لە پارلەمانی عێراق چونکە ئەوان تەنها 6 پارلەمانتارن ڕازی بن و ڕازی نەبن ڕەنگە ئەوەی یانەوێت تێیپەڕێنن نەبوونی تەوافقێکی سیاسی تۆ دەبەستیتەوە بەوەی کە پارلەمانتاران و نوێنەرەکانمان لە بەغدا کەم تەرخەمن هەنگاوی پێویستیان نەناوە یاخود مەسەلەکە پێویستە بە چیەوە؟ وڵا دەبێت بە وردی قسە لەسەرەوە بکەین چونکە
جارە دەبێت کەیسەکان جیا بکەین هەر ئەوەی کە پەیوەندی بە کەیسی کوردەوە مەسەرەن هەر هەڵەبجەیە ئەنفالە فەیلیەکانە بەرزانیەکانە کەیسی تعریب و تەرحیلە کەی تەبعی ساهی جارە فەیلیەکان بۆ خۆی کەیسێکی زۆر گەورەیە هەرو دۆسیانی لە 2023 دۆزرانەوە باسی هەر لەوەی لە نودەسەرمان باسی کوشتنی 4628 فەیلیە کرد ژمارەکان کە تۆ سەر ژمارە و داتا تووشی هینە بی تووشی حاڵەتی کە من دوجار ڕەنگە لە مەسەلەی ژماری ئەنفالی شادیسان هەندێک قسە وشتر بکەینەوە کە ژمارەکە زۆر لەوە زیاترە چونکە ئەویش دیسان دابەشەکرێت جگە لە قەشت قۆناغەکە دابەشەکرێت بۆ کۆمەڵە جۆری گواستنەوە بۆ گۆڕە بە کۆمەڵەکان جیای لە گواستنەوە بۆ زیندانەکان گواستنەوە بۆ زیندانەکان جیای لە گواستنەوە بۆ ئۆردوگا سایگۆنیەکان گواستنەوە بۆ ئۆردوگا سایگۆنیەکان جیایە لەوەی کە چۆتە ناو شارەکانەوە و جیاشە لەوەی کە لە قوڵایی گەرمیانەوە مناڵێک بەدەست باوکی دایکیەوە بووە لە ترسی بەعز ڕای کردو تا گەیشتۆتە بورمەهەنگ و کامێران و وەردوگاکانی ئێران یعنی ئەمەش کۆمەڵی قساڵەگرێ من بڕوام وایە حاڵەتی یەکەم فعلا پەرلەمان دەبێ لەبەرەوەی ئەرچی ئەوە نوێنرایەتی خەڵکەکە دەبێت شەڕ لەسەر و دۆسیانە بکە دەبێت شەڕی گەورەی لەسەر بکە و ئەوەی ئەمێنێتەوە بۆ تەوافقی سیاسی یا نازانم ناوێن تەوافقی لایەنەکان ئەو من ڕەنگە من نتوانم قسەیەکی لێ بکەم چونکە بەڵام ناکرێتەوە بڵێ لە کەیسێکە کە کەیسی کوشت و بڕە کەیسی جینۆسایدا من لەگەڵ شیعەکانەیە لەگەڵ بەشێکیش لە سونەکانە نەگەمەوە مش فعلا نزانین خەڵکی شۆڤێنی و خەڵکی خراپ لە ناو پەرلەمانە هەیە هەندێکیان هەر بڕاشن بە ئەڵێنەوە ئەو سیناریۆی دروست جارە من گوێم لێ بۆ پەرلەمانتار ینی کە ئەو دەبێ بدرێتە مەحکەمە کە ئەو قسەیەکە ئەمێنێتەوە سەرەوەی ئایا ئەو کەیسانە لەمپەری قانونی هەیە لە بەردەمیان یان نییە من پێم وایە بەشێکی هەیە بەشێکی هەیە مەسەلەن هەر ئەوەی پێڵێن ئەوەی قانونی گۆڕە بە کۆمەڵەکان جۆرێک لە کێشەی بۆ تۆ دروست کردووە کە تۆ ناتوانانی هەنگاونەی بۆ پێشەوە ئەگینا لە 2023 بەدواوە ئەم دیکەکانیش و کۆمەڵی گروپی تریش هیومان ڕایس تۆ بە جۆرێک من یەکدوانێکیانم بینی پیکهێرتوانەکە لە کارتەکەی نووسێ حتا لەم دوایشە کە لە سوودانوان دەرەکەوت کەبیری الباحثین في شؤون حقوق الإنسان يعني هو هینەکەی بوو ئەوەی بوو لە هیومان ڕایس تۆت مەسەلەن لای ئەمریکەکان گروپێکی پۆڵەندیات بوون گروپێکی بریتانیات بوون هەموو ئەمانە ئەیانویست چۆن ئیش لەسەر ئەم ئینە بکەن بەداخەوە بەشێکی زۆری هەم خۆمان هەم عێراقیش هەم ئەو وەزارەتی کە ناوی وەزارەتی مافی مرۆڤ عێراقیشە عەرقلەیەکی زۆریان بۆ دروست کردووە کە نایڵن یعنی جۆرێک لە خاوەندارەتی لەو کەیسانەکەن کە نایڵن تۆ خاوەنی بی ئەمە بەڕاستی پێویستی بەوەیە یەکەم لە ڕووی قانونیەوە مادام هەرێمی کوردستان و هەرێمەکانیش لە چوارچێوەی دەستوری عێراقیە دانپیانراون دەبێت هەرێمی کوردستان و ئەو قانونی کە لێرە دەرەچێ بەشێکی زۆری بە هەمان هینکاری پێکرێت لە باڵین باڵین ئەوەی نیزامی فیدراڵی ڕوبەڕووی نابێتەوە دەبێت لێرە قانونێکی فشارئامێز ئاراستە کرێ و لەوێش لە بەغاش پشتگیری بکرێ ئەمە یەک دوو بەڕاستی دەبێت هەر ئەوەی کە باسی هینی ئەوەی قەرەبووکردنەوەی مادی و معنەوی و هینی جەبیەکان نمونە زۆرن مەسەلەن لە وڵات عەرەبیەکانیش لە تونس و جەزایر وانەیەک دوو نمونەیە لە مەغریبەمانە لە نمونە لە وڵاتانی دنیاش هەیە ئەکرێ تۆ بەڕاستی قوربانیەک لە خاڵسە یان لە فاوە یان لە چەمچەماڵە ئەمە قوربانیە ئەمە ستەم لێکراوە ئەکرێت لەمەیە بەڕاستی جگە لە جانبە قانونەکەی جانبێکی ئینسانی هەیە کە زاڵێکی ئێمە نەزانین لە دادگای باڵای تاوانەکانی ڕژێمە تاوانەکانی ئەنفالا و کەیسەکانی تریش منقیزا الفرعون دۆسیەکەیتان بینیوە دۆسیەکەی 1970 لاپەڕەیە لەوێ باسی کۆمەڵێشتی ئینسانی تیا خۆم داواکاری گشتی بۆ پشتگیری لە کەیسەکە کردو و کەسێکی زۆر ئەوەش بووە قانونی جووە بەڵام لایەنە ئینسانەکەشی لەبیر نەکردو مەسەن حتا لە قسەکردنەکانی لایەنە ئینسانی چونکە بە هەموو ستەم لێکراوێت جگە لە لایەنە قانونیەکەی لایەنێکی ئینسانی هەیە کە تۆ ناکرێت لەبیریکەی ناکرێت بە هیچ شێوەیە ناکرێت لەبیریکەی ئەمە من هەستەکەم بە جۆرەکان لەبیر کراوە تا ئێستاکە لە پەرلەمانی عێراقی نەتوانراوە پێویستی قسەی لەسەرەکەینەوە بمبورە کاک ئەحمەد دێمە لای تۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا کێشە و دەنگەر لە ناو پەرلەمانی عێراق دروست بوو دەنگەدەنگێکی زۆر دروست بوو کاک عادلیش ئاگدارە پارلەمانتارێکەڵە شتێک نییە بە ناوی ئەنفالەوە باس بکرێت و تەنانەت ئەو وتارەی کە لیستەکان ئامادەیان کردبوو لەو یادەیە بەبوونی ئەو یادەوە بیخوێننەوە پێی بەڕین و دەنگەدەنگ دروست بوو دواتریش ئیبراهیم جعفەریاتە سەرخەت و چەند کەسێکی تر ئەمە چیمان پێڵێ دوای تێپەڕووینی نزیکەی 9 ساڵ
بەسەر ڕووخانی باسە دوایەوەی دادگای باڵای تاوانەکانی عێراق ئەنفالی وەکو جینۆساید ناساند دوایەوەی بەرپرسانی ئەم هەرێمە باس لەوەکەن کە هەموو عێراقیەکان هەموو بەرپرسە عێراقیەکان بەشی ئەو سونەوە بڕوایان بە شتێکەیە کە ناوی ئەنفالە بەڵام ئەم خەونە بەتاڵەکرێتەوە دوای 9 ساڵ یەکێکیانێ دەڵێن نەخێربەی چیەوە یەک شتێک نییە بە ناوی ئەنفالەوە بڵێ دیارە و بۆنزوعات دوو لێکدانەوەی هەیە دیارم پێ ئەم پرسیارە بۆیە لە تۆکەم تۆ کەسێک وەکو کەسێکی داکۆکی کار لەو کەیسە وەکو ڕێکخراوەی دەرفەتم دوو لایەنی هەیە دیارە پەیوەندی من لەگەڵ ئەندامانی پەرلەمانی عێراقیش کرد لەسەر ئەو مەوزوعە نقطەی یەکەمی ئەوەیە ئێمە بە حقیقەت گرنگە ڕێگە بە هیچ کەسێک نەدەین بە زمانی نییە لەگەڵ قەزەی ئەنفال تەعامل بکە لەبەرەوەی پرۆسەی ئەنفال پرۆسەیەکە لە ڕووی قانونیەوە دادگای باڵای تاوانەکان ناساندوێتی بە جینۆساید و لە هەمان کات پەرلەمانی کوردستان بە جینۆسایدی ناساندووە پەرلەمانی عێراقیش بە جینۆسایدی ناساندووە ئەمە کەیسێکە کەس ناتوانێت بەڕاستی نکۆڵی لێ بکە بەڵام ئەکرێتەوە تۆ باس لەو مۆزوع بکەیت لە ناو پەرلەمانی عێراق کە جێگایەکەی جێگای یاسادانانی حکوومەتی عێراقیە دەوڵەتی عێراقیە ناکرێت بە هیچ زمانێک لەو شێوەیە قسە بکرێت دیوێکی تری ئەم قەزەیە دیارە منوەکو لەو پەیوەندیانێکە قسەم کردووە ئەمە بەو شێوەیە نەبووە بۆیە ئێمە بەڕاستی وەک ڕێکخراوی چاودێری کوردۆسایت بەیانیشمان ئامادە کرد و زۆر بە توندیش وڵامی ئەو قەزیە بدەینەوە ینی بەیانێکی بەو پەرلەمانتارە بەو شێوازە مامەڵی نەکردووە بەڵکو کەسێکە خۆی لە کەیسەکانی ئەنفال بەشداری کردو ینی محامی بووە لەو کەیسە بەڵام لە ئەسنای وتوێژی دوو ئەندام پەرلەمان ئەم شێوای هاتوتە کایەوە ینی نەیوتووە بەوەی کە گەردوایی کاکن بۆ ئەومان بۆ زیاتر ڕوونکاتەوە لە نزیکەوە نەیوتووە شتێک نییە بەناوی ئەنفال بۆیە قەزێکە بۆی ڕوونتر بێتەوە ینی ئەگەر وابێ شتێک نەبێ بەناوی ئەنفال و خۆی کەسێکە لە محکەمە بووە و لە هەمان کە ئەندامی پەرلەمانە بەڵام بە نەزەری من بە قەنەعاتی من ئەمە ئەکرێ ڕێگەی لێ بگیرێ ئەگەر بە شێوازێکی تریش دەربڕین هەبێ بۆیە پێویستە بەڕاستی ئەندامانی پەرلەمانی کورد لە پەرلەمانی عێراقی با بڵین زۆر بە توندی وەڵامی ئەو قەزیە بدەنەوە توندی بەش لە ڕێگای قانونیەوە کە ڕێگە نەدرێت کەسێکی تر سوکایەتی نقطەی یەکەم بە یاسایە بە دادگای باڵای تاوانەکانی عێراقا دووەم بە کەسوکاری قوربانی ڕێگەت پێدەم قسەکانە تەواوکەیت بەڵام پاشەم ناوبڕە بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان